خۆشی شوانم تەمەنم 32 ساڵە لە مانگی 4ی 2024 پاژەوەی چەند گۆڕانکاریەک ڕوویەوە هەستم بە گرەیەک کرد چوون بۆ پشکنین دوای کۆمەڵێک پشکنین و داتاوەرگرتن دەرکەوت کە جۆرێک لە جۆرەکانی شێرپەنجەم هەیە بەردەوام بووم لە وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەی هیوا لە 1/6 یەکەمین چارەسەری کیمیایم لە نەخۆشخانەی هیوا وەرگرت بە سوپاسەوە بە نەخۆشخانەی هیوا چونکە ئەرکۆماندبوونێکی زۆر لەگەڵ ئێمەیە کێشن دواتر لەوێ لە ئەسنای هاتوچۆکردما بۆ نەخۆشخانەی هیوا هەستم بۆ کرد کە لایانی دەرونی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تووشبوانی شێرپەنجە ئەوانی لایانی دەرونیان باشە و ڕوحیەتێکی بەهێزیان هەیە ئەوانن کاتوانن شێرپەنجە تێپەڕێنن جا بڕیارم ما ئەگەر بەرەو باشی بڕۆم ئەمە بکەم بە ئەزموونێک و هەموویم کۆ کردەوە لە دووتۆی کتێبێکە ناومنا لە ئەزموونەوە بۆ هیوا لە ئەزموونەوە بۆ هیوا لەسەر ئەو بنەمایە ناومناوە کە من خۆم ئەزموونی تاڵەکانی شێرپەنجەم کردووە پاشان گۆڕی من بۆ هیوا و هیوادارم هەر کەسێک هەر تووشبێکی شێرپەنجەکەی خوێنێتەوە هێز و هیوای لێ وەرگرێت دواتر لە 1/6 2025 هەمان ساڵ ڕۆژی وەرگرتنی یەکەم کیمیایی توانیم کتێبەکە بە چاپ بگەێنم و لە ئیڤێنتێکی شایستەیە بە سوپاسەوە دووبارە بۆ نەخۆشخانەی هیوا بۆ منیان ڕێخست پێشکەشی بکەم بە تووشبوانی شێرپەنجە یەکەم جار بە هەر کەسێک کاڵێن تووشبووی شێرپەنجەی بیستنی وشەی شێرپەنجە زۆر قورسە بۆ هەمووان وایە و بۆ منیش دوور نەبوو باشە لەبەرەوەی من پێشینەی خێزانیمان نییە بۆ تووشبوونی شێرپەنجە یەکەمین کەس بووم لەناو خێزانەکە کە تووشی شێرپەنجە بووم لەبەرەوە هەم بۆ خۆم بۆ خێزانەکەم وتنی وشەیەکی زۆر قورس بوو بەلامانەوانێ یەکەم ڕۆژ لەبەری بەتەنیا بووم لە نەخۆشخانە کە ئەنجامەکانم وەرگرتەوە ئەو هەر زۆر بێزاری کردم لەبەرەوە هەموو ئەوەی ئێستاش کە کاری لەسەرەکەم ئەوەی کە ئێستا ئەمەوێت هۆشیاریەک بم لە کۆمەڵگەیە ئەوەیە کاوەی یەکەم ڕۆژ خۆم چەشتم ئیتر و کەسانی کە تووشی شێرپەنجە بن ئەم ئازارە نەچێ بەناخیانە ئەلحەمدولیلا ئەسا لە ئەکاونتەکەمەوە زۆربەی کات مەسجم بۆ نێرن ئەڵێ یەک کیمیایم وەرگرتووە یان هێشتا بەس بەحسەکانم کردووە بینەری ڤیدۆکانی تۆم سوپاس بۆخوا کە ئەو نەبەلامەوە قورس نییە ینی منیش خۆم ڕێک کار بۆ ئەماکەم چکا خۆم یەکەم ڕۆژ زۆر بەلامەوە قورس بوو کەوتیان شێرپەنجەتە بەڵام ئەلحەمدولیلا من هەر خۆم لە مناڵیەوە کەسایەتێکی ئەرێنیم هەیە باشە کێشەکان وا بیر لە یەکەموانەیە کە هەر شتێک لە ژیانی مرۆڤ ڕووەیات و دڵنیام کە خێرێکی تایە بۆ مرۆڤ و هەر مرۆڤێت باوەڕ بەم شتە بێنێ بە تەواوەتی لە ژیانی خۆیان قەناعەتە بۆ خۆی دروستکە ئیتر نەک شێرپەنجە هیچ شتێک هیچ ناڕەحەتێک لە ژیانیان نایلەرزێنێ باشە لەبەرەوە بەم هیوایەوە ڕۆشتمە نەخۆشخانە هەموو جارێکیش کاچوومە لای دکتۆرەکەم پێوتم کە خۆشی تۆ جیاوازی لە نەخۆشەکانی تر بەتایبەت لە گەنجەکان چونکە پیرەکان تۆزێک ینی بە تەمەنەکان باشترن لەبەری هەستەکەن تەمەنێکیان سەرف کردووە ڕایەن لەگەڵ ئازارە ئەزمونێکی زیاتریان هەیە بەڵام تۆ منەوە کاتە 30 ساڵ بووم تۆ کە تەمەنێک کەمترە لە چاو ئەوانە لە چاو گەنجەکانە هێز هیوایەکی زیاترێ هەیە لەبەرەوە کاتێ دکتۆرەکەمی و تۆ دڵنیام کەسێکەبی لەو کەسانی کە بە تەواوەتی زاڵەبی وەسەر شێرپەنجەیە دوجار ئەلحەمدولیلا 2 هەفتەیەک پێش ئێستا ئەخیر چارەسەری بایۆلۆجی وەرگرت خۆی کیمیایی وەرەگریت پاشان بایۆلۆجی وەرەگری بە پێی جۆرەکانە گۆڕێت ئەو جۆرەی من بایۆلۆجی شێوید من 21 جلسە بایۆلۆجی وەرگرتووە دوای کە کیمیاکانم تەواو کرد و قژم هاتووە دەستم کرد بە وەرگرتنی بایۆلۆجی 2 هەفتە پێش ئێستا ئەخیر جورعی بایۆلۆجی وەرگرت ئەلحەمدولیلا ئێستا ئیتر هیچ عیلاجێکم نەماوە هەموو شتێک کۆنتڕۆڵە سپاس بخۆ خۆی هەر لە مناڵیەوە دەستی نووسینم هەیە باشە کورتە نووسینم زۆرە بەڵام وەکو بڵاوکراوە مە یەکەمین بڵاوکراوە باشە کە کەوتمە سەر وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەی هیوا و هەستم بۆ کرد کە لایانی دەرونی زۆر کاریگەریە و پێم خۆش بوو منیش هاوکاریەک بە تووشبوانی شێرپەنجە بگەێنم چۆن کردوتەنیاڵێ لە کانیەک ئاو خواردەوە بەردی تێفڕێمێ منیش زەمانێک لە نەخۆشخانەی هیوا چارەسەرم وەرگرتووە لەبەرەوە پێم خۆش بوو هەموو هاوڕێیانی کە لێوێن ئێستا لێرە چاویان ماچەکەم هەموو تووشبوانی شێرپەنجە هاوکاریەکی بچووکیان پێ بگەێنم جایتر زۆر جار مرۆڤ هاوکاری لە بەخشینی مادەیە ئەدۆزێتەوانێ هەر کەسە بە پێی جۆری خۆی منیش هەستم کرد ئەگەرم ئەزمموی خۆم بکەم بە شتێک بتوانم هاوکاریان کەم شتێکی زۆر باشە بێ و بیرم کردەوە هەستەکەم نووسینی کتێبێک هەم لە خۆم ڕابینی کە ئەتوانم بینوسم هەمیش ڕامە بینی کە ئەبێتە هیوایەک بۆ تووشبوانی شێرپەنجە
بیرۆگەی نووسینی کتێبەکەم لەوە بۆ هاو وەکو مەسەلەی خێزانیش توشببوونی شێرپەنجە تاکە نەخۆشیە من باوەڕم وایە بە تەنیا تێناپەڕێنرێ چونکە مرۆڤەکە نەتەنیا لەلایانی جەستەیە و لەلایانی دەرونیشەوە یعنی جۆرێک لە ڕووخاوی پێوە دیارە باشە لەبەرەوە گەر خێزانێکی باش و متەفاعیل لە چواردەوری بێ بتوان هاوکاریکەن بتوان لە ڕۆژە سەختەکانە لەگەڵی بن تەنانە بتوان من زۆر جار یەکێک لە خزمەکانمان کەسێک هاتوۆتە لام تەنیا بەوتنی چەند قسەیەکی خۆش وای کردو من تەواوی ڕۆژەکە وزەیەکی ئەرێنی باشم هەبووە باشە ئەمەش کارەکەتە سەر لایانی بەرگری ئینسان ینی مرۆڤ هەتا بەرگری بەهێزتر بێ باشتر دەتوانێت ڕوبەڕووی شێرپەنجە بێتەوانێت چونکە هەموو نەخۆشی شێرپەنجە خۆی نەمانی بەرگری و ڕوبەڕووبوونەوەی ئەوەیە باشە لەبەرەوە من پێم وایە خێزان چواردەور دەستێکی کارایان هەیە لە چارەسەری توشبوانی شێرپەنجەیە لەبەرەوە لێرەدا لە هەموو خێزانەکانەکەم تکایە گەر هەر کەسێکتان کەسی نزیکیان دوورتان توشبووی شێرپەنجەتان هەیە تکایە هەوڵ بن کاتە فەراغەکانی لەگەڵا پڕکەنەوانێ هاوکاری بن ئەوە بێتە هاوکاریەک و چارەسەرێکی زۆر باش بۆ هەموو توشبووان چونی من بۆ نەخۆشخانەی هیوا بە وز و ئینەرژیەوە ئەوە ئەلحەمدولیلا فەزل و گەورەی خوایە یەکەم دووەمیشە کاتی کاڵم پێیانتون با نەخۆشێک دانیشە و کاتێش تا قژەکانم نەڕۆشت بوو چونکە یەکەمین جلسی کیمیایی کە وەریەگری یەکسەر قژەکانە ناڕات بە 15 ڕۆژێکی پێچێت لەبەرەوە لەگەڵ باوکما بووم ئێستاژ لە بیرمە کە ئافرەتێک پێی وتم چی خۆم تۆ هەستە با نەخۆشەکان دانیشم بیرمێت هەر چەندم کرد نەمتوانی بڵم منیش خۆم نەخۆشم ئیتر هیچم نەوت یەکسەر هەستام وتم بەسەر چاو لە خزمەتم ئەوە زۆر جار بیستنی ئەو شتانەوە لە مرۆڤ بکات کە هەر خۆی هیوایەکی تیازن و بێتەوانێ باشە من هەموو شتەکان قبول دەکەم لە ژیانمە هەر شتێک کە بەسەر مایەت هەر ناڕەحەتیەکە پێشتر وانە بووم نازانم گۆڕانی بیرکردنەوە هەستەکەم خوێندنەوەی کتێب زۆر ئەم کارە کات باشە لەبەرەوە خۆم زۆربەی جار هانیوانی چواردەورمێمە لە خێزانەکەم و خوشکەکەم برادەرەکانم هانیانێم کە کتێب بخوێنەوە خۆم کتێبەکانی گەشەپێدانی مرۆڤی زۆر زۆرە خوێنمەوە لەبەر هەستەکەم گۆڕانی بیرکردنەوە تیا ڕوایدەوە کەسانیم شتان ناخوێنەوە زۆربەی کاتەکان کە چوومەتە نەخۆشخانەی هیوا لەبەری خۆم دایکم دوو مناڵم هەیە دڵم زۆر بۆ مناڵانە سوتاکە لەوێ نەخۆشن لەژێر ئازاریان چووکە بەڕاستی شێرپەنجە ئازارێکی جەستەیی بە مرۆڤەکانە گەێنێ جا ئەوەی کە ئێمە گەورەین بەرگاگرین ئەبێ و مناڵانە حاڵیان چۆن بێ لەبەرەوە پێویستم زانیوە وەکو ئەرکێکی مرۆڤایەتی وەکو سوپاسگوزاریەک بۆی کە من هێشتا توانم لەسەر قاچەکانی خۆم بڕۆم و عیلاجەکانم وەرگرم ئەو نەیتوانی بێتم ڕۆشتومەتە لایەن هاوکاریم کردوون ئەگەر بە هەدیەکی بچوو بوو بێ ئەگەر تەنانەت بە کردنی قسێکی خۆش لەگەڵ دایک و باوکیانە بوو بێ کە توانی بێتە موزەیەکیان بەمێ ڕۆشتومەتە سەر و چاوم پێیان کەوتە ئێستر زۆربەیانە ناسم یەک دوانێک لەوانە کاکە ئاکام لێرە چای ماچەکەم خەریکە ئێستا ئەلحەمدولیلا قژەکانیەتە و چاکە بێتەوانێت زۆربیان ئەناسم ئێستاش قسەیان لەگەڵاکەم منەوە هەر ڕۆحیەتێکی هاوکاریە لە خۆما هەیە ئەستەکەم ئێمە هەروەکو نەتەوەی کورد لە بەرەی موسڵمانین ئەم ڕۆحیەتی هاوکاری لەناو زۆر بەمانە هەیە دوایترم هاوکاریە هەر کەسە بەپێی جۆری تایپی خۆی توانێت بیگۆڕێت لەگەڵ زانینی یەکەم ڕۆژ کە وتیان شێرپەنجەمە بۆ خێزانەکەش سەخت بوو باشە بەتایبەت بۆ دایکم و باوکم یان بۆ هاوسەرەکەم چاویان ماچەکەم کە هەموو کاتێ لەگەڵ منابوون هەموو کاتێ هاوکارم بوون من ڕۆژە درێژەکانی نەخۆشخانەی هیوا ڕۆژی وها بووە لە 6 بەیانیەوە تاوەکو 9 شەو لە دەرمانم وەرگرتووە چارەسەرم وەرگرتووە لەگەڵ مابوون ئەمە خۆی بێتە پاڵپشتیەک بۆ توشبوونی شێرپەنجە باشە لەبەرەوە سوپاسیانەکەم گرنگی بوونی خێزان شتێکی زۆر گرنگە بەداخەوە کە لێرە و لەوێ نەخۆشخانەی هیوای بیستی بکە کەسێک ئەڵێ تووشی شێرپەنجە بۆ یەکسەر هەر لەوێ هاوسەرەکەی لی جیابێتەوە یعنی خۆی ئازاری شێرپەنجەکە کەم نییە کە تۆ ئازاری فیراق و جیابوونەوەش بخەیتە سەری لەبەرەوە داواکارم لە هاوسەران بە تایبەتی یعنی من بە بڕۆی من دایک و باوە خوشک و برا هەمووی کاریگەری خۆیانێ بەڵام دوجار بۆ کەسانی کە هاوسەرگیریان کردووە هیچ کەسێک نابێتە هاوسەرەکە باشە داواکارم لە هاوسەران کە چیتر بە چاوی کەمیت سێری توشبوانی شێرپەنجە نەکەن یعنی ئەمەش دەتوانێت تەمەنێک بێت لە تەمەنی مرۆڤ یعنی تێی پەڕێنێت و دوچار کۆتایی بێ و بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی ئێمە بۆ لە خۆشیەکانە لەگەڵ یەکین پێویستەکە لە نەخۆشیەکانی شای یەکتری پشتی یەکتری بەرنین و هاوکاری یەکتری بین لە کتێبەکە باسی گوڵی نیلوفەرم کردوکەم لەموو کاتێک خۆم وەکو گوڵی نیلوفەر هاتۆتە بەرچاو جاوە نمونەیەکی زۆر جوان بوو پێشتر پێشەوەی بیر لە نووسینی کتێبە و شتانە بکەمەوە خوێندبوومەوە کە گوڵی نیلوفەر گوڵێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ڕوێت گوڵێکە لە ناو تەبعی خۆی وایە لە ناو کوڕولیتە و زەلکاوە ڕەگدا کوتێ و یعنی هیچ گوێ بە پیسی و بە خراپی چواردەوری نایات و لەژێر ئەو زەلکاوە کوڕاوەیەتە دەروانێ و دوجار کاگاتە سەر ئاوکە و
خۆرەکە بینێت جوانترین گوڵی خۆی دەرەکات باشە جامە کردویانە بە هێما و ڕەمزی جوانی چونکە شتێک بتوانێت لە ناو ئەم هەموو قوڕا و زەلکاوە ئەم گوڵە جوانە دەرکات نازانم بینیزیانە شتێکی جوانە لەبەرەوە هەموو کاتێکە ئەومە خوێندەوانێ بەخۆم وت خۆشی تۆش گوێ بە وەرگرتنی چارەسەری کیمیایی و ناڕەحەتی و هەموو قورسەکانی شێرپەنجەمەیە دوجار لەناو ئەم هەموو ڕاوزەلکاوی کە لە جواردەوتە وەرە دەرەوە گوڵێکی جوان دەرکە الحەمدولیلا هەروەی کە ئێستا کە خەریکم هاوکاری توشمانی شێرپەنجەکەم و نووسینی کتێبەکەم هەستەکەم بتر خەریکە منیش جوانترین گوڵی ناخی خۆم دەرەکەمەوە بە هیوایەک بۆ هەمووانی کە ئێستا لەو ڕێگا سەختەی شێرپەنجەیان لێرەوە چاوی یەکە بە یەکی توشمانی شێرپەنجە ماچەکەم و بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەمویان هیوام وایە هەرچیە چێتە نەخۆشخانەی هیوا یەکسەر هیوا بڕاو نەبێ زۆر جار لێرە و لێرە لەوێ ئەیخوێنمەوە کە ئەڵێن نەخۆشخانەی هیوا هیوایەتیانە نابەجددی نەخۆشخانەی هیوا هێز و هیوا بە ئێمە بەخشێت لەبەرەوەی تێب بگەن چیتر لەوەی کە ئێستایی تر عیلاجی باش هەیە ستافی دکتۆری باش هەیە لە نەخۆشخانەی هیوا الحەمدولیلا عیلم پێشکەوتووە دوجار شێرپەنجە دەتوانێت وەک هەر نەخۆشیێکی تر ئەگەر مرۆڤ باوەڕی بەخوا قایم بێت و هێز و ئیرادێکی پۆڵین لە ناخی هەبێتوانێت تێپەڕێنێ و بەهۆی ئەوی ئەم مانگەش مانگیدا مانگی هۆشیاری شێرپەنجەیە شێرپەنجەی مەمکە لێرەوە بە هەموو خانمانەڵێم تکایە خود پشکنین بکەن یعنی جارانە یانوت با لە تەمەنی 40 ساڵەوە ئێستا تر داتاکان گۆڕاون من خۆمێکێکم لەوانی کە لە تەمەنی 30 ساڵیا تووشی شێرپەنجە بووم خاز ئەو کەسانی کە لە سابقەی خێزانەکەیانە شێرپەنجە هەیە پێم خۆشەکە دەستکەن بە خود پشکنینی خۆیان جام خود پشکنینە زۆر ئاسانە یعنی ئەتوانن کە بە چەند ڕۆژێک لە دوای سووری مانگانەوە خۆیان بەدەست لە یوتیوب هەموو ڤیدۆکان جانراوەتوانن ببینن خود پشکنینی خۆیان بکەن یان ئەتوانن 6 مانگ جارە سۆنەرێک بکەن ئەتوانن ساڵانە ئەشیایەکی مامۆگراف بکەن یعنی ئەمانە ڕەنگە شتێکی ئاسایی بێ لە ژیانی مرۆڤە بەڵام دوجار ئەگەر پێشوەختە بزانرێ ئەتوانێت تەمەنێکی دووبارە بە مرۆڤ ببەخشێتەوە من لێرەم ئێستا باشم لەبەروی کە هەرکە هەستم بە گرێ کرد هەر هەستم بە گۆڕانێک کرد یەکسەر ڕۆشتم بەدەنیەوە تکای خۆتان هیمال مەکەن زۆر جارە بینم ئافرەتێک لە شوێنێگەڵێ 2 ساڵە بە گرێک لە بنباڵمایان لە شوێنێک ما بەڵام وڵا ئیهمالم کردو تکایە بام ئیهمالی تر بەس بێ پێم خۆشە هەمووان ئەم هۆشیارە لە کۆمەلگا بڵاوکەینەوە کە تکایە خۆت پشکنین بکەن پشکنینی پێشوەختە بکەن بۆ پاراستنی تەندروستی خۆتان.